بەناوی خوای گەورە و میهرەبان قوتابیان و خوێندکاران لایەنە پەیوەندیدارەکان بە بۆنەی 16مین ساڵیادی ڕاگەاندنی ڕێکخراوی قوتابیانی کوردستانەوە پیرۆزبایی خۆمان ئاڕاستەی کادیر و ئەندام و دۆست و لایەنگرانی ڕێکخراو دەکەین و بەڵێنی خزمەتکردن بە قوتابیان و خوێندکاران و پابەدبوون بە ئامانج و بنەماکانی کارمان دووپات دەکەینەوە کە خۆیان دەبینەوە لە خزمەتکردن بە کەرتی پەروەردە و خوێندن لە هەرێمی کوردستان. ئاشکرایە ڕێکخراوی قوتابیانی کوردستان لە هەشتاکانی سەدەی ڕابردووە بە ناو شێوازی جیاوازەوە بە شێوەیەکی مەدەنی و پیشەیانە لە ناو و دەرەوەی وڵات سەرقاڵی خزمەتکردنە و ماوەی 16 ساڵیشە کار دەکات بۆ چەسپاندنی بەها باڵاکان و جێکردنەوەی زانست لە کایە جیاوازەکاندا. ئەم خزمەتەش بە ئەرک و ماندووبوونی هەزاران ئەندام و کادیر بووە کە خۆبەخشانە و ماندوونە ناسانە و چاو لە پاداشتی خوای کاریان کردو و بەردەوامن. هەر بۆیە بە پێویستیشی دەزانین سوپاس و پێزانینیان ئاڕاستە بکەین. بەڕێزان 16مین ساڵیادی ڕێکخراوی قوتابیانی کوردستان لە هەلومەرجێکدایە کە کەرتی پەروەردە و خوێندن ڕوبەڕووی چەندین کێشەی چارەسەر نەکرا و کەڵەکەبوو بووتەوە. ئەمەش ئاوردانەوە بە دەمەوهاتن و خەمخۆریەکی جددی و هەنووکەی پێویستە بۆ ئەوەی لە ڕووی چۆنایەتی و چەندایەتیەوە بەرەو باشتر ئاڕاستە بکرێت. ئێمە پاڵپشتی هەر هەوڵێک دەکەین بۆ بەرەو پێشبردننی ئەم کەرتە لە هەرێمی کوردستان و ڕابردووشمان سەلمێنەری دڵسۆزیمانە. لەو چوارچێوەیەشدا هەمانگی بەردەواممان هەیە لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکانی حکوومەت، پەرلەمان، ئەنجومەنی پارێزگاکان و ڕێکخراوە تایبەتمەندەکانی بواری پەروەردە و ڕێکخراوە قوتابی خوێندکاریەکان و بەردەوامیش دەبین تا هەنووکە. دووبارە پیرۆز بێت 16مین ساڵیادی ڕاگەیاندنی ڕێکخراوی قوتابیانی کوردستان.